گەنجێکی کورد لە ئیستانبول با 12 چەقۆ لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکان کوژرا. سێگەنجی پارێزگای دهۆک بۆ گەشت چوونەتە تورکیا و دوای گەشتنیان با ئیستانبول کاتژمێریەکی شەو لەلایەن کۆمەڵێک تورکی ڕەگەزپەرست لە ئەکسەرای بەهۆی ئەوەی با کوردی قسەیان کردووە هێرشیان کراوەتە سەر و بە 12 چەقۆ یەک لەو گەنجە کوردانە کوژران. حەکیم لوقمان ناوی ئەو گەنجە بازرگانەیە کە لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکان هێرشی کراوەتە سەر و کوژراوە. دەسوکارەکەی دەڵێن تەنها لەبەرەوەی با کوردی قسەی کردووە هێرشی کراوەتە سەر. ئامۆزایەکی حەکیم لوقمان بە میدیاکانی ڕاگەیان. حەکیم بە ڤیدیۆ کۆڵ لەگەڵ ئامۆزایەکی خۆی قسەی کردووە. ئەمەش دوای تەنها کاتژمێرێک لە گەیشتنیان بە ئیستانبول و ئەو هوتێلەی لێی ماونەتەوە و کاتێککە چوونەتە دەرەوە و هەر با کوردی قسەی کردووە. کۆمەڵێک تورک هاتوونەتە سەر ڕێگەیان و سوکایەتیان بە کوردووە و سێگەنجە کردووە بە تایبەتی بە حەکیم چونکە بە کوردی قسەی کردووە. ئامۆزاکەی باز لەوە دەکات حەکیم تورکی زانیوە و ئەو سوکایەتی تورکەکانی قبول نەکردووە بۆیە هێرشی کراوەتە سەر و بە 12 چەقۆ بریندار کراوە کە لە سنگ و سەر و دڵ و پشتی دراوە و بۆی سەختی برینەکەی هەر لە شوێنی خۆی جانی لەدەستداوە. تاوکو ئێستا تەرمی حەکیم لە پزیشکی دادی ئەستانبوڵە و هەردوو ئەو براو هاوڕێشی کە لەگەڵی بوونە لەلایەن پۆلیس لێکۆڵینەوەیان لەگەڵ کراوە. براکی حەکیم کە لەو گەشتە لەگەڵی بۆ دەڵێ زیاتر لە 15 خولەک چاوەڕێی ئەمبوڵاسمان کرد کەچی نەدەهات و من لە تورکیا ناچمە دەرەوە تا تۆڵەی براکەم نەکەمەوە. حەکیم لوقمان خێزاندارە و 3 منداڵی لە دوای خۆیەوە جێهێشت. سەرەڕای ئەم کارەساتە بەڵام پۆلیسی تورکیا بێدەنگی لە ڕووداوەکە هەڵبژاردووە و تا ئێستا هیچ یەکێکی لە بکەرانی ڕووداوەکە دەستگیر نەکردووە.